هێزەکانی ڕۆژئاوای کوردستان جەخت لەسەر پێکێنانی سووریایەکی نوێ دەکەنەوە و ئیسرائیلیش داوای پشتیوانی لە کورد دەکات. ئەمڕۆ یەکشەممە هەشتی کانونی یەکەمی 2024 بۆ سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ڕۆژێکی تەواو گرنگ و چارەنووساز بوو، چونکە ڕژێمەکەی ئەسەد لە سووریا ڕووخا و بەشار ئەسەدی سەرۆکۆماری سووریاش وڵاتەکەی بەجێهێشتووە. لە ئێستادا سووریا کەوتۆتە دەستی خەڵک و هێزە ئۆپۆزیسیۆنەکەوە، بە سەدان هاوڵاتی زیندانی کراوی سووریا ئازاد کران. دەستگیراوە بەسەر میدیای فەرمی سووریا و گروپە ئۆپۆزیسیۆنەکەی سووریاش ڕایگەیاند کۆتایی با دەسەڵاتی ئەسەد هاتوو سووریا ئازاد کرا. جیاواز لە ئاهەنگێڕانی خەڵکی سووریا و هاوڵاتیانی ڕۆژئاوای کوردستانیش لە شار و ناوچەکانیان مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاندووە ئێستا ئیتر دەرفەتێکی گرنگ و چارەنووسازمان لە بەردەمدایە و پێویستە بە هەموومان سووریایەکی نوێ بنیات بنێینەوە. قسەکانی مەزلوم عەبدی لەو چوارچێوەیەدایە کە ڕۆژئاوای کوردستان دوای چەندین ساڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تیرۆریزم، شەڕ و ماڵوێرانی ئیتر پێویستە ببێتە خاوەن کیانێکی ئارام و خۆ بەڕێوەبەریەکەی زیاتر پەرەپێ بدات. هاوکات لەگەڵ قسەکانی عەبدیشدا ئایلێت شاکێت وەزیری دادی ئیسرائیل نیگەرانی خۆی لە هەوڵەکانی تورکیا لە سووریا دەربڕیوە و ڕایگەیاندووە پێویستە ئیسرائیل و ئەمریکا پشتیوانی کورد بکەن و دڵنیا بن لەوەی ئەردۆغان ئەم دۆخە نەقۆزێتەوە بۆ ئەوەی زیانیان پێ بگەێنێت کە بە هاوکاری میلیشیا جیهادیەکانی هەوڵی بۆ دەدات. شاکێت لە درێژەدا ئاماژەی بەوە کردووە کە ئەم دۆخە نوێی سووریا دەرفەتێکە بۆ زیادکردنی دەسەڵاتی کوردە باشەکان و دروزەکان، هەروەها دەرفەتێکی باشیشە بۆ لاوازکردنی لایەنە دژە کورد و ئیسرائیلیەکان. شاکێت دەڵێ گەڕانەوە و دروستکردنی هاوپەیمانێتیەکی استراتیژی لەگەڵ 45 میلیۆن کورد لە ئێستادا دەتوانێت خاڵێکی وەرچەرخانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت و کۆتایی بە شەڕ و ماڵوێرانی بهێنرێت. لالایەکی دیکەشەوە زانیاریەکان باس لەوە دەکەن کە سوپای ئیسرائیل بە هێزێکی تایبەت چەکی قورس و تانکەوە چوونەتە بەرزاییەکانی جۆلانەوە و پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک گرتووە. سوپای ئیسرائیل باسییان لەوە کردووە کە بە هاوکاری هێزەکانی سووریای دیموکرات ئاسایشی ناوچەی جۆلان دەپارێزن و هەموو هەوڵی خۆیان دەدەن تاوەکو هیچ مەترسیەک ڕوبەڕووی ئەو ناوچەیان نەبێتەوە. هەرچۆنێک بێت تاوەکو ئێستا کە ڕژێمی ئەسەد ڕووخاوە، دیار نیە دەسەڵات و بەڕێوەبردننی سووریا دەکەوێتە دەستی کێ و دۆخەکە بە چ شێوەیەک دەچێتە پێشەوە. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە کورد لە ڕۆژئاوای کوردستاندا بتوانێت هاوسەنگی هێز بپارێزێت و ناوچە کوردیەکانی سووریا بپارێزێت تاوەکو لە هەر چەشنە مەترسیەک دوور بێت.